نەخۆشی ئەدیسن چییە؟ کەم دەردانی هۆرمۆنی ڕژێنی سەرگورچیلە. بەڕێز دکتۆر شاهۆ فەتاح سپۆری نەخۆشی کوێرە ڕژێنەکان لەم بارەوە وەڵام دەداتەوە. نەخۆشیێکی هۆرمۆنی دەگمەنە کە بە نزیکی لە هەر 10,000 کەسێکدا یەک کەس توش دەبێت. هەردوو ڕەگەز ئەگەری توشبوونیان هەیە بەم نەخۆشیە ئەگونجێت هەموو تەمەنێک نیشانەکانی ئەم نەخۆشیەی تیادا دەربکەوێت. هۆکاری سەرەکی سەرهەڵدانی نەخۆشیەکە بریتیە لە بوونی دژەتەن لە ناو خوێندا کار دەکاتە سەر ڕژێنەکە و دەیپوکێنێتەوە و لە کاری دەخات. ئەمە تەنها هۆکار نییە، باڵکو هەندێک هۆکاری تریش هەن کە دەکرێت کاریگەریان لەسەر ڕژێنەکە هەبێت و ببنە هۆکاری دروستبوونی نەخۆشیەکە، وەک کاریگەری زەبری دەرەکی و دروستبوونی خوێنبەربوون لە ناو ڕژێنەکە یان ئەنجامدانی نەشتەرگەری و لابردنی ڕژێنەکان، توشبوون بە هەوکردنی بەکتریایی یان کەڕووی یاخودبوونی گرەی قەبارە گەورە لەسەر ڕژێنەکان. هەندێک هۆکاری تری دەگمەن هەن دەگونجێت ببنە هۆکاری کەم دەردانی ئەم ڕژێنە. ڕژێنەکە پێکاتوە لە دوو بەشی سەرەکی، بەشی ناوەوە کە بە کڕۆکی ڕژێنەکە ناسراوە و هۆرمۆنی ئەدریناڵین دەردەدات لەم جۆرە نەخۆشەدا کاریگەری لەسەری هەبێت. بەشی دەرەوە کە بە توێکڵی ڕژێنەکە ناسراوە بەرپرسە لە دەردانی چەند هۆرمۆنێک کە گرنگترینیان هەردوو هۆرمۆنی کۆرتیزۆڵ و ئەلدۆستیرۆنن. هۆرمۆنی کۆرتیزۆڵ یەکێکە لە سەرەکیترین هۆرمۆنەکانی لەش کارۆڵێکی گرنگی هەیە لە ڕێخستنەوەی فشاری خوێن، فرمانەکانی دڵ و بۆریەکانی خوێن، بەرەنگاربوونەوەی لەش بەرامبەر فشاری دەرەکی و هەوکردنی شانەکانی جەستە. هۆرمۆنی ئەلدۆستیرۆن ئەمەش هۆرمۆنێکی ترەکە لەلایەن توێکڵی ڕژێنەکەەوە دەردەدرێت، کاریگەری تەواوی هەیە لە ڕێخستنی کانزاکانی لەش بە تایبەتی سۆدیۆم و پۆتاسیۆم کە لەم ڕێگەیەوە فشاری خوێن هاوسەنگ ڕادەگرێت. نیشانەکانی نەخۆشی کەم دەردانی ڕژێنی سەرگورچیلە ئەدیسن: بێهێزبوونی بەردەوام، کێش دابەزین، کەمبوونەوەی ئارەزوی خواردن، هێڵنج و ڕشانەوە، سکچوون، ئازاری سک، ڕەش هەڵگەڕانی پێست و ناوپۆشی دەم، دابەزینی فشاری خوێن، گێژبوون، خەمۆکی. بۆ دڵنیابوون لە هەبوونی نەخۆشیەکە پێویستمان بە پشکنینی تاقیگەیی دەبێت، ئەویش لە ڕێگەی زانینی ڕێژەی کۆرتیزۆڵ لە ناو خوێندا لە بەیانیان بەبێ خواردن لە کاتژمێر 7 بۆ 9. بەڵام هەندێک جار پێویستە پشکنینی هاندانی ڕژێنی سەرگورچیلە ئەنجام بدرێت بە پێدانی دەرمان دەرزی ACTH پاشان ئەنجامدانی پشکنینی خوێن بۆ ڕێژەی کۆرتیزۆڵ. چارەسەر ئەم نەخۆشانە پێویستیان بە دەرمانی کۆرتیزۆڵ و فلۆدرۆ کۆرتیزۆن هەیە بە شێوەی حەب. پێویستە نەخۆشەکە هەڵگەری کارتێک بێت کە تەواوی زانیاریەکانی لەسەر تۆمار کرابێت. ئەوەی زۆر گرنگە ئەوەیە کە لە کاتی توشبوون بە نەخۆشیەک ڕووداوێکی هاتوچۆ، کردنی نەشتەرگەری یاخود هەر حاڵەتێک کە کەسەکە نەتوانێت دەرمانەکەی وەربگرێت وەک ڕشانەوە، ئەوە دەبێت ئەم ڕێنمایانە جێبەجێ بکرێت. ئەگەر کەسی توشبوو بە نەخۆشی ئەدیسۆن تووشی نەخۆشیێکی سووگ یان پەتایەک بوو، پێویستە حەپی هایدرۆکۆرتیزۆنەکە بکات بە دوو ئەوەندە. بەڵام ئەگەر تووشی نەخۆشی قورس، ڕووداوی هاتوچۆ، ڕشانەوە یاخود نەشتەرگەری بۆ کرا، ئەوە دەبێت دەرمانەکەی بە شێوەی دەرزی بۆ بکرێت تاوەکو لە نەخۆشیەکەی چاک دەبێتەوە. سمارت وەرچەرخانە.